ئێمە هەژدە پرۆژەمان هەیە کە پەیوەندیان بە دروشمەکانی هەڵمەتی هەڵبژاردنەوە هەبووە ئارامی هەلی کار خزمەت و لەو ئیتارەیە پرۆژەکانی خۆمانمان حازر کردەوە هەم پرۆژە یاسا و هەم پرۆژە بڕیار لە کاتی یاسایی و پەیڕەوی خۆیان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی. ئێمە ئەزموونێکمان هەیە کە پێشتر بە جیاجیا فراکسیۆنەکان سەبارەت بە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان پرۆژە یاسامان پێشکەش کرد. ئەزمونونەکە لە ڕاستیە لە کاتی خۆیان سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی هەموو ئەو هێز سیاسیانەی کە پرۆژەمان پێشکەش کرد بوو و پارتی دیموکراتی کوردستانیش فراکسیۆنەکان بۆ چوونیان وا بوو کە ئەم یاسایە ڕەهەندێکی سیاسی هەیە دەستوری هەیە نیشتیمانی هەیە لەبەرەوە دەبێت سازانی لەسەر بکرێ لەو ڕوانگەیەوە ئێمە پێمان وایە یاسای سەرۆکاتی هەرێم هەمان ئەو ڕەهەندەی هەیە کە پێشتر پارتی دیموکراتی کوردستان بانگەشەی بۆ دەکرد لەو ڕوانگەیەوە ئێمە تاوەکو ڕێکەوتن نەکەین لەگەڵ هێز سیاسیەکان سەبارەت بەو دۆسیە قسەیەکمان نیە چاڕێی بڕیاری سیاسی یەکێتی نیشتیمانی دەکەین ئەندامی پەرلەمان مافی خۆیەتی و فراکسیۆنی پەرلەمانی مافی خۆیەتی پرۆژە یاسا و ینی پێشنیازە یاسا و پێشنیازە بڕیاری هەبێ زۆری و بۆری ڕێگر نابێت لەوە لە ڕاستیە بەڵام ئێستا فلتەرێکدانراوە بۆ خوێندنەوەی ئەوانەی کە فعلەن لە ڕووی عملیەوە دەتوانن ئیشی پێ بکەین فلتەرەکەشەوەی لیژنەی یاسایی کۆبێتەوە بڕیارەدا لەوەی کە کامانە دەخرێتە ناو بڵین بواری ئەکرێتە ناو کارنامەی پەرلەمانەوە بۆی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت تەسەورەکەم تۆزێ ئەمە کاریگەری هەبێ لەسەرەوەی کە ئەو پرۆژانەی عادەتە نەخرێنە ناو بەرنامەی کار ڕەنگە ینی هەندێکیان بچنە بواری کار